بەڕێزان ئێمە پێنج پێشمەرگەین لە فەرماندەی کاوا یەکەی هەشتا 25 ساڵە ئاوارەی سۆرانین هەر پێزمان لە 15 تا 25 ساڵ خزمەتمان هەیە 10 ساڵە بەرپرسان بەڵێنی درۆمان پێدەدەن دەنا ئێمە زۆر پێمان ناخۆش بوو گەیشتە ئەمڕۆ پەشیمانین کەمڕۆ بە قەرزی بە فەرمان بە قەدری سەرۆک بارزانی لە کەناڵەکان قسە بکەین بەڵام ناچار بووین چونکە غەدرێکی زۆرمان لێکراوە چونکە ئێمە ئاوارە بووین و دوجار پێشمەرگەین لە کۆتا شەڕەکانی داعش لە ساقیە لە تەشکیلاتی فەرماندەی کاوا ئێمەیان پەراوێز خست ئێمەش وەکو پێنج پاسەوانەکانی حەمید محەممەدە سوورە چوینەوە ماڵەوە لەو کاتەوەش تا ئێستا هەر ئەو ڕۆستە بەمان پێ دەکەن ئێستاش تەنها داواکاریمان لە جەنابی سەرۆک بارزانی ئەوەیە چونکە ئەو خۆی فەرمیێتی پێشمەرگا ئازیزترین کەسە ئێمەش لەو ئازیزانەین دەمانەوێت جەنابی سەرۆک ئەو پێنج پاسانە لەسەر شازی خۆیان بگەڕێنەوە سەر ئەچی خۆیان و لە سەنگەرەکانی خۆیان بەردەوام بن هۆکاری لادانمان ئەوە بووە کە لە ئەرکدا بووینە بەشداری هەموو شەڕەکانمان کردووە لە 2006 تا 2025 پێشمەرگەین بەشداری هەموو شەڕەکانمان کردووە هۆکارەکە بەس ئەوە بوو کە ئێمە 25 ساڵ خزمەتمان هەبوو مەسئول بەرپرسەکەمان لەسەر تەشکیلاتە کە غەدری لێکرا ئەمەش لەگەڵ ئەو چین و ماڵێ 15 ڕۆژ لە ماڵ بووین دوای 15 ڕۆژیان فەسڵ کراون هۆکاری سەرشی دیار نییە هیچ دیار نییە پێشمەرگەکان لە جێ ئێمەداناوە چوین بۆ وەزارەت پێشمەرگە چوین بۆ یەکەی هەفتا چوین بۆ لەخەکان چوین سەردانی هەموو شوێنەکانمان کردووە بەس بێ هۆکار هەتا ئێستا هەر وتویانە ئەو ڕۆسبیان پێ کردوین هەتا گەیشتە ئەمڕۆ لە 2015 یەکەی هەشتا فەرماندەی کاوە